گفتوگویەکی ڕاوێژکارانە و ئاڵوگۆڕی بیرروڕابوو بۆی بتوانین لە ئایندەیەکی نزیکە لە ناو چوارچێوەی کارنامەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەو پلانە استراتیژی کە حکوومەت هەیەی بۆ پێشخستن و بە پشتیوانیکردنی کەرتی وەبەرهێنان دروستکردنی دەرفەتی کار بە پشتیوانیکردنی کەرتی پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار هەموو ئەمانە بەیەکەوە بچێتە پێشەوە و بتوانین مەزدەری جیاواز بۆ داهاتی وڵاتەکەمان و دەرفەتی کارکردن دروستکەین گفتوگۆمان کرد. گوێمان لە پێشنیارەکانیان لە تیبینیەکانیان گرت ئێمە بۆ ئەوە هاتوین لێرە گوێ لە ڕابۆچۆنی هەم بەڕێبەراتی گشتی و بەرهێنانی سلێمانی وەربگرین هەمیش لە وەبەرهێنەران هەمیش ئیدارەی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکی باشمان کرد لەسەر داهاتووی وەبەرهێنان لە پارێزگای سلێمانی بە تایبەتی و لە هەرێمی کوردستانیش بەگشتی بێگومان لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان حەیزێکی زۆر فراوان بۆ وەبەرهێنان دانراوە بە تایبەتی لە بابەتی ژێرخانی ئابووری و لە تێکرای ئەو کەرتە ئابووریانەی کە گرنگن بۆ داهاتووی هەرێمی کوردستان چونکە ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئابووریەک دروست بکرێ پشت بە خۆمان ببەستین بە تایبەتی لە سیناعات کە گرنگە هەرێمی کوردستان موادی خام یەکجار زۆر هەیە لە سیناعات پشتی ببەسترین و ئەو پیشەسازیە کە دەستی پێکراوە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کە سیناعاتی گەورەی لێیە و لە پارێزگاکانی دیریش لە هەولێر لە دهۆک گەورەتری کەین باشتری کەین تاکو هەرێمی کوردستان ببێتە نقطەیەک خاڵێکی گرنگ لە ئابووری ئەو ناوچەیە